ئەژنوویەکێکە لەو ئەندامانی لێش کە زۆر جار تووشی پێکان ئەبێت بە تایبەتی لە گەنجاندا ئەوانەی کە یاری وەرزشیەکەن یاخود یاری دووگۆڵیەکەن یاخود یاری ئاسنەکەن. ئەمڕۆ باس لەو بابەتاکەین بزانین هۆکار چییە کە ئەژنۆ تووشی پێکانە بێت و باز لە نیشانەکانێکین باز لە هۆکارەکانەکەین باز لە چارەسەر گونجاوەکانیشەکەین لەگەڵ دکتۆر شۆڕش ئەحمەد محەممەد کە بەڕێزیان پسپۆری ئێسک و جونگەن بەخێبی دکتۆر بانیت باش. زۆر سپاس باش زۆر سپاس. دکتۆر ئەگەر سەرەتا بۆ دەست پێکەین بزانین پێکهاتەی ئەژنۆ چییە و فرمانی چییە لە لەشدا؟ طبعا ئەژنۆ یەکێکە لە جونگە سەریشەکانی لەشی مرۆڤ کە با بڵین ئەکەوێتە ناوەڕاستی پەلەکانی خوارەوە و جونگەی ئەژنۆ بەڕاستی یەکێکە لە جونگە بەهێزەکانی لەشی مرۆڤ. ئەم جونگەیە فرمانی سەرەکی بریتیە لە جوڵە لە جوڵەی پەلەکانی خوارەوە، یعنی بۆ نمونە لە کاتی ڕۆشتنا لە کاتی بازەڵانە لە کاتی ڕاکردنا کەواتە لەبەر ئەوەی جونگەیەکی سەرەکیە و لۆدێکی زۆری لێش ئەکەوێتە سەر جونگەکە ئەتوانین بڵێن یەکێکە لەو جونگانەی کە زۆرترین کات تووشی پێکان و بریناربوونەوێ و خۆی لە ڕاستیە ئەم جونگەیەش ئەتوانین بڵێن یەکێکە لە جونگە فرە جوڵاوەکان و لە چەند ئێسکێک پێکاتوە کە توان بڵێن ئێسکی ڕان لەسەرەوە ئێسکی لاق لە خوارەوە و لەگەڵ کڵاوی ئەژنۆوە ئەمە بەنسبەت پێکاتی ئەژنۆوە. طبعا ئەم ئێسکانەی کە بەشداری ئەەکەن لە پێکاتنی جونگەی ئەژنۆوە بە چەند بەستەرێکەوە بەیەکەوە بەستراونەوە کە پیان وتێت بەستەرەشانەکان. هەر جونگەیەکی ئەژنۆ چەند بەستەرەشانێکی تایە کە ئەتوانین بڵین دوو بەستەرەشانە لەم لاولەلەی جونگەکەوە دوان لە ناوە و دوانیش لە ناو جونگەکەیە. ئەم بەڕاستی فرمانی ئەم بەستەرانە بریتە لە بێ لە چی بریتە لە تومتۆڵکردنی جونگەکە و لەو کاتانی کە لۆدێکی زۆر ئەکەوێتە سەر جونگەکە بەهۆی بوونی دوو کرکراگەی هیلالی یان دوو کرکراگەی مانگی کە پێوچێ منیسکال لیگامنت منیسکال کارتیلیج کە لە ناو جونگەکەیە یارمەتی ئەوە کە کەسەکە لە کاتێکا کە لۆدێکی زۆر کە زەختێکی زۆر ئەکەوێتە سەر ئەژنۆ ئەم کرکراگانە یارمەتی چی ئەەکەن؟ یارمەتی ئەوەیان کە ئەو لۆدە زۆرە بمژن و یعنی با بڵێن بە شێوەیەکی یەکسان بڵاویکەنەوە بە ناو ئەژنۆکە بۆی ئەژنۆکە تووشی پێکان و بریناربوو نەبێت. باشە دکتۆر کاتێک کە ئەژنۆیەک تووشی پێکانە بێت زەبرێکەکەوێتە سەر ئەم ئەژنۆیە جا لە پێشەوە بێت لە لاکانەوە بێت چی بەسەر ئەو ئەژنۆیە لە ناو ئەژنۆیە؟ طبعا لە کاتی کە جونگەی ئەژنۆ بەر زەربەیەکەکەوێ بەر بەرکەوتنێکەکەوێ ئێمە بەڕاستی دوو شتمان هەیە کە لە ناو خەڵکە حەزەکەم ڕوونیکەم یەکێک ئەوەیە کە پێوترێت پێکان بە ئینگلیزی پێڵێن سپرین شتیشی کەوانەیە پێوترێت کوترا پێوترێت سترینگ یعنی مەسەرەن تۆ ئەگەر بکەویت قۆڵە بەر شوێنێ بکەوێ یان ڕانە بەر شوێنە بکەوێ کاتێک کە زەبرەکە بەر ماسوولکەکە ئەکەوێ ئەو پێوترێت کوترا بەڵام کاتێک کە زەبرەکە بەر بەستەرەکانەکەوێ بەرکەبەتی بەستەرەشانەکان پێوترێت پێکان. ئەم پێکانش بەڕاستی لە کەسێکەوە بۆ کەسیشکە ئەگۆڕیان چۆن بۆ نمونە کەسێک گاڵە وەڵا من ئەژنۆم تووشی پێکان بوو چوون بۆ لای دکتۆر و توێتی زۆر ئاساییە و حاڵەتەکەی اعتیادیە خۆت لە ڕاستیە ئێمە ئەتوانین پێکانی بەستەرەکانی ئەژنۆ بکەین بە سێ جۆرە و جۆری سوکمان هەیە جۆری مامناوەتمان هەیە و جۆری قورسیشمان هەیە. حەزەکەم ئەگەر جەناب جۆری سوک ئەو جۆرەیانە کە با بڵین زەبرێکی کەم بەر جونگەکە کەوتووە و فایبەرەکانی ڕیشاڵەکانی ناو بەستەرەکە یەک لە سەرسی فایبەرەکانی تووشی پێکان بوون. جۆری مامناوەند ئەوەیە دوو لە سەرسی فایبەرەکانی ڕیشاڵەکانی ناو بەستەرەکە تووشی پێکان بوون کە لەم حاڵەتەدا ئەبینی کەسەکە ئازاری زۆرترە جونگەکەی شل و شۆوترە یعنی کەسەکە ئەڵێ دکتۆر وا هەستەکەم جونگەکەم ئەجوڵە لە کاتی ڕۆشتنە. جۆری سێمیشان کە بەداخەوە پێوچێت کۆمپلیت تیر یعنی ئەوەیە کە بەشی هەرە زۆری فایبەرەکانیان بە بڵێن ڕیشاڵەکانی ناو بەستەرەکە تووشی پێکان و قرتانە بن کە ئەمە بەداخەوە ئەبێ کەسەکە نەشتەرگەری بۆ بکرێت. باشە دکتۆر باسی بەستەرەشانەکانەگر کە چەند جۆرێکی تایە هەچ پێکانێک بەر هەچ جۆرێکی ئەو بەستەرەشانانە بکەوێت هەمان شتە هەمان زیان ئەگەێن ئەوەی ئەمە ئەگەر بۆ نمونە بە شێوەیەکی سەرەکی وەرگرین هەر جونگەیەک 6 بەستەرەشانی سەرەکی تایە وەکووتمان دوان لەم لاولاوە دانێک لە پێشێ دانێک لە پشتەوە ئەمە چوار دوانیش لە ناو جونگەکایە ئەمە 6 بە ڕێژەیەکی زۆر ئەوانەی کە تووشی پێکانی جونگە ئەبن تووشی پێکانی بەستەری ACL پێڵەن یعنی بەستەرەشانی سەلیبی
بەستەرەشانی سەلیبی ئەمە ئەوەیە کە لە ناوێ و دەورێکی سەرەکی هەیە لە ڕاگررتنی بە تونند و تۆڵکردنی جومکەکەیە ئەوانەی کە تووشی پێکانە بە زۆربیان ئەم حاڵەتیان هەیە هەنێشیکەیان ئەوەیە کە بەستەرەشانەی پشتەوەی پێوچێت بەستەرەشانەی سەلیبی تەوان پێشەوە پشتەوەمانەیە زۆرترین حاڵەتەکانی پێکان لە بەستەرەشانەی سەلیبی پێشەوە ڕۆێت. باشە دکتۆر بۆچی ئەژن و ئەوە هەستیارە کە ئەوە تووشی پێکانە بێت کە زۆر جار ئێسام حاڵەتە زۆر بۆ بەتابەت لە گەنجانە هەچ کە سێبینی بەتابەتوانی کە یاری دوگۆڵی ئەەکەن ئەژنیان تووشی پێکانە بێت. بەڵێ پرسیارێکی جوانە تاوان ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەو کەسانێک کە تووشی پێکانی ئەژنۆ بن سێ جۆر وەرشەوانەکان کەسانی بەتەمەن لەگەڵ ئەو کەسانەی کە ئیشەکانیان بەو شێوەیە لۆدێکی زۆر ئەکەوێتە سەر ئەژنەوە بۆ نمونە دایما بە نیشتانەوەی ئەژنۆ ئیشەکەن بۆ نمونە ئەوانەی کە لە ناو ماڵانە ئیشەکان ئەوانەی کە خزمەتگوزارن و بە بەردەوام لەسەر ئەژنۆ مەسەل ماڵ ئەسڕنەوە و عەرزە سڕنەوە یان ئەوانەی کە وەستان بە تایبەتیەوانی کە وەستای کاشین لە بەتەمەنەکانیشان ڕوو ئابووە لەبەرەوەی ئەوانە ئێسکەکانیان تووشی پوکانەوە بۆ بەستەرەشانەکانیان ئەو لینجی جارانی نەماوە ئەمانیش بە پێکانێکی بەسیط بە جوڵێکی بەسیط تووشی ئەوە ئەبن بەس بەڕاستی ئەوەی کە ئێستا لە ناو گەنجانە بڵاوە بە تایبەتی لە وەرشەوانەکانە من لەخۆش زۆرێ بۆ کلینیک ئەڵێ دکتۆر من کەسێکی گەنجم و یاری ئەەکەم و بۆچی تووشی پێکانە بم بەڕاستی چەند هۆکارێکی سەرەکی هەیە یەکەم هۆکاری سەرەکی بۆ وەرشەوانەکانیان بۆ گەنجەکان ئەوانەی کە تووشی پێکانی ئەژنەوە بن خۆ ئامادە نەکردنە یعنی ئەو کە پێ ئەو ترێ خۆگەرمکردنەوە ئیحماکردن یعنی کەسەکە ئەچێ بۆ یاری 2 سەعات یاریەکە یەکسەر خۆ ئەچێتە ناو یاریەکەەوە نابێ ئەوە غەڵەتە یعنی ئەوە نابێ مثلەن ئەچێ بۆ شاخەوانی بە پێڵاوێکی احتیاطی وەڕ ئەبێ خۆت ئامادەکەی ئەو ماسوولکانە سیگناڵێکیان بیتێ عازیشان بیتێ کە بڵێ من بەتەمان بچم بۆ یاری بچم بۆ شاخەوانی بچم بۆ شوێنێکی وا بۆ ئەوەی جومگەکە خۆی ئامادەکە ماسوولکەکان تومتۆڵێکی پێشەوە ئیحمای پێ بکەی بەڕاستی یەکێک لە سەبەبە ڕئیسەکان ئەوەیە یەکێکی کە لە سەبەبەکان یعنی پێوتە پرۆتێکشن یعنی خۆ پارێزگاریکردن بۆ من ئەوانەی کە یاری بڵێن یاریەکەن فوتبۆڵەکەن یعنی ئەوەی کە پێوت ئێسقان بۆ ئەوەی چواردەوری جومگەکانیان ئێسقانەکانی خوار ئەژنی بپارێزی باشتر وایە ئەوانە لە پێ بکەن بۆی جومگەکە بپارێزی یاخود جۆری ئەو ساحەی کە یاریتیەکەن بەڵێ ئەو یعنی بڵین بیئەکەیان ئەو شوێنێک یاریتی ئاکرێ تا شوێنێکی مەسەلەن مساعید بێت یعنی یارمەتی دەربێت لەوەی کە لە کاتی کەوتنە تووشی پێکانێکی زۆر نەبی شوێنێکی ڕق نەبێ چیمەند بێت ئەوانەش باشترە. باشە دکتۆر حاڵەتێکی تر هەیە سوورانی ئەژنۆکانە زەی ئەویان چۆنە؟ بەتەمان سوورانی ئەژنۆ ئەمە چەند کاتێک چ کاتێکا ڕۆیە لە کاتێکا وەکو وتمان لەوانەیە کە یاریزانن لەپڕ با بڵین کەسەکە خۆی بخاتە ناو یاریەکەەوە یعنی وەکو پێشتر ئاماژەم پێکرد بەبێ خۆ گەرمکردن بەبێ خۆ ئامادەکردن دووەم لە کاتی یاریکردنەکە لەپڕ یعنی بڵین بسوڕێت یعنی مەسەلەن ئیتیجاهی بەرەوسەرەوە لەپڕ بە حرەکێکی زۆر سەریع پێچکاتەوە یعنی خۆی یان مەسەلەن لە کاتێکا کە بەرکەوتن ئەژنۆ بە ئەژنۆکەوە لە کاتی یاریە لە کاتی ئەم سوورانەیە وەکو پێشتر باسم کرد ئەو هەموو بەستەرێک لە چەند ڕێشاڵێکی زۆر پێداتوە لە کاتێکە کە زەختەکە لە سەری بێت ئەو فەیبەرانە تووشی پێکانە بن بەس ئەمەش ئەوکو وتمان لە کەسێکە بۆ کەسیشکە ئەگۆڕێ ئەگەر کەسەکە پێشتر خۆی ئامادە کردبێ ماسوولکەکانی دەوری ئەژنۆی بەتایبەتی ماسوولکێک ئەنیپوز و ماسوولکەکانی ڕانی بەقۆت بێ توندوتۆڵ بێ کەمتر تووشی سوڕان و پێکانیشە بێت. باشە دکتۆر نیشانەکانی با بڵین چڕانی بەستەرەشانەکان چیە لە ئەژنۆیە؟ بەڵێ تاوان دوای ئەوەی کە کەسەکە تووشی ئەم بەرکەوتنە ئەوێ کەسەکە ئازاری بۆ دروست ئەبێت دوای پاش ماوەیەک دوای چەند سەعاتێک ئەبێنێ سێرەکە ئەژنۆکەی ئاوساوە و هەنێک جار ئەڵێ دکتۆر خۆم هەستی پێ ئەەکەم کە ئەژنۆم دەنگێکی لێوەیە تەقەتەقێکی لێوەیەت هەنێک جاریش بەڕاستی لە حاڵەتەکانی ئەوەی کە با بڵین کەسەکە حاڵەتەکەی زۆر توندە وەکوی کە باسمان کرد حاڵەتی سێهەمە زۆربەی زۆری ڕیشاڵەکانی ناو بەستەرەکەی تووشی پێکانە بێ ئەو کاتێک کەسەکە ئەڵێ جومگەکەم قفڵ بووە یعنی چی یعنی بۆ منە کەسەکە دانیشتووە ئەوێ هەستێ جومگەکەی ڕێک نابێتەوە یعنی ناتوانانی هەستێ لەسەری ئەوش کە بەڕاستی لەو کاتە توانین بڵین کە هیچ چارەسەرێک کە جگە لە نەشتەرگەری بە کەڵکی نەیە تەمان خۆی حاڵەتی پێکان نەک لە کوردستان نەک لە عێراق لە هەموو عالەمە ئەتوانین بڵین زۆر بڵاو بۆ نمونە لە ساڵی 2007 بەپێی ئەو راپۆرتە پزیشکانەی کە کراوە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نزیکی 900,000 نەشتەرگەری بەس بۆ پێکانی ئەژنۆ کراوە لە یەک ساڵە. ڕاستە دکتۆر چەمەن بۆی هەیە؟ بەڵێ تەمەنەکان وەکو باشتر باسمان کرد مەسەلەن
خۆی ئەگەر لە تەمەنی گەنجە ئەو حاڵەتە ناوێ ڕووبات بۆ لەبەر ئەوەی ماسوولکەکان بتەوەنی ئێسک بدەوە بەس ئەو کەسانەی کە خوان ئامادە نەکردووە و بە بێ ئەحماکردن بە بێ گەرمکردن چونەتە ناوێرەکە خوان ئامادە نەکردووە زیاتر معڕەزن تووشی ئەو حاڵەتە ببن و تەمەنەکانی شابەڕاستی ئەوانەی کە سوانی جومگانێ بۆ ماوەیەکی دوور و درێژ بەڵێنەوەی کە پێوتێ سەوفانیان هەیە لە حرەکێکی بەسیرە بۆن منە لەسەر قادرمەیەگێتە خوارەوە احتیمالە تووشی ئەو حاڵەتە بێت. باشە دکتۆر ئێستا حاڵەتێک هەیە لە ناو زۆر بەمانە ئەویش کەمی ڤیتامین دیە کە لە هەندێک ڕەنگە ئێسکە نەرمەشی تیابێت ئەمانە کاریگەری هەیە لەسەر پچڕانی ئەو بەستە نشانانە. بەڵێ وەکوتم طبعا کەمی ڤیتامین دی بۆ ئێسک ضروری بەڕاستی بەس ئەگەر کەسێک ڤیتامین دی کەم بێت معنی وایە چییە کالیسیۆمیشی کەمە کالیسیۆم بۆ پتەوی ئێسک و ماسوولکە زۆر زەڕورە یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک ڤیتامین دی کەم بێ وەرزشێکی زیاد لە حد بکات ئەو کاتە یعنی بڵێن معڕەزە نەک تووشی پێکانی بەستەرەکان بێت لەوانەیە تووشی خوانەخواستە شکانی ئێسکەکانیشی بێت. باشە دکتۆر با باسی خۆپارێزیەکان بکەین زانین خۆپارێزیەکان چین بۆ ئەوی کە بەستەرشانەکان من هەمیشە بە پتەوی و بەهێزی بمێنێتەوە. بەڵێ یعنی باشترین چارەسەر ئەڵێ خۆپارێزی بۆ هەموو کەسێک ئەتوانین بڵێن چییە وەرزشکردنە ئەگەر بتوانین لە ڕۆژەکە نیو کاتژمێر وەرزشێکی ئەیرۆبیکتی یعنی وەرزشێک بێت لە دەرەوەی ماڵەکەی خۆت بێت جا ئەو وەرزشە بەڕاستی ئەگەر بەپێی تەمەنەکان ئەگۆڕێ من هەموو کاتێ بە نەخۆش ئەڵێم بەپێی تەمەنەکان ئەگۆڕێ یعنی تۆ ئێستا بە کەسێکی 70 ساڵ بڵێ بڕۆ ڕابکە ئەوە زۆر قورسە بۆ ئەو پێ بڵێ بچۆرە دەرەوە هەڵمەژە پیاسەیەک بکە ڕۆشتنێکی بەردەوامی نیو سەعاتی بکە ئەگەر نەوتوانی 20 دقیقە ئەگەر نەوتوانی چارێکێک ئەمە ئەوە دووەم بەڕاستی ئەوانەی کە حەزیان لە پاسکی لە ڕێخوڕین زۆر باشە و لەگەڵ مەلەکردنە ئێمە بەم وەرزشانە ئەتوانین هەم ئێسکەکانمان بتێ بکەین هەم ماسوولکەکانمان بتێ بکەین دووەم بۆ ئەو کەسانی کە وەرزشەکەن وەکو پێشتر باسم کرد بەکارهێنانی با بڵێن قاڵب یان سەپۆرتی دەوروپشتی ئەژنۆ زۆر زەڕورە ئەمە یەک دوو ئەحماکردن پێش یان خۆگەرمکردن و خۆ ئامادەکردن پێش چوونە ناو یاریەکەوە زۆر زەڕورە بۆ ئەوەی لە حرەکەیەکە یان لە جوڵەیەکی لە ناکاوە بەستەرشانەکان تووشی پێکان و پشانە. باشە دکتۆر وەرزشی هەڵا هەندێک جار بۆ هەندێک جۆری وەرزش هەیە بۆ منە سکوات یەکێک لە وەرزشانە کە ئەژنۆکە دەرەچێت هەندێک کەس بە هەڵە ئیکا دەرەچێت لە با بڵێن پێیەکانی ئەماش ئەبێتە هۆی ئەوەی کە عەزێتی ئەژنۆکە بە بەڵێ تاوان خۆی هەموو لۆدێک یعنی بۆ نمونە هەر کەسێکی ئەتیادی سە لە کاتی هەستان و ڕۆشتنە ئەگەر بۆ نمونە کێشی 70 کیلۆ بێ دوو ئەوەنە بۆ 30 ئەوەی وەزنی خۆی ئەکەوێتە سەر ئەژنۆکان هەر لە کاتی ڕۆشتنێکی ئەتیادیە جا تۆ وەرە لە کاتی بازەڵانە ئەم لۆدە زیاتر ئەبێت بۆ نمونە ئەگەر کەسێک 70 کیلۆ بنزیکی 200 کیلۆ بەس لە کاتی ڕۆشتنە ئەکەوێتە سەر ئەژنۆ لە کاتی موشتانەوەیە ئەو لۆدە چەند بەرامبەر ئەبێ یعنی زیاتر ئەبنزیکی 300 400 کیلۆ وەزن ئەکەوێتە سەر ئەژنۆکانی بەتایبەتی مەسەل لە کاتی سکوات و ئەوانێک وەرشانەکەن بۆیە ئەو کەسانە چانسی ئەویان زیاترە کە تووشی پێکانی بەستەرەکان زۆر ڕاستە دکتۆر خواردن کاریگەری هەیە لە پتەوکردنی ئێسکەکان و لە پتەوکردنی بەستەرەکانمان بەڵێ ئەوان بە شێوەیەکی گشتی توانین بڵێن ئەو خواردنەمانە ئەو خواردانەی کە بۆ ئێسک و ماسوولکە باشن توانین بڵێن بۆ بەستەرەکانیش باشن ئەو خواردانش بەڕاستی لە پێشەوە تشکی خۆرە ئەیسە بەم کاتە یعنی ئەگەر هەموو ڕۆژێک 10 دقیقە بۆ چارێکێک ئەڵێمەوە 10 دقیقە بۆ چارێکێک بتوانین تیشکی خۆر بەریکەوێت بۆ نمونە تو حەز ناکەی بەردەم و چاوکە قەیناکە بەر قۆڵ و بەر قاچ بکەوێ ڕێژێکی باش ڤیتامین دی مانایەتێ ئەگەر نەمانتوانی ئەوە بکەین باشترە ڤیتامین دی بە شێوەی کەپسول وەرگین دو ئەوەی کە بەڕاستی پشکنینەکەی و سپۆری ئێسک بۆت ئەنووسێ نەک بەڕاستی بەداخەوە هەنێک کەس هەیە هەل خۆ ڤیتامین دی وەرەگری هەر دکتۆر من 5000 وەرەگرم هەیە من 1000 وەرەگرم بەڕاستی ئەوە غەڵەتە چونکە ژەهرایی بوون بە ڤیتامین دیش خۆی یەکێکە لە کێشەکان کە ئێستا ئێمە ڕۆژانە تووشمانە بێت کەسەکە هەل خۆ چووە لە لاکۆڵان حەبی ڤیتامین دی وەرگرتو کاتێکە بۆ لای تۆ سێرەکی ڕژەی ڤیتامین دیەکەی لە خوێنە زۆر بەرز بۆتەوە یعنی زیانی پێگەیان و بەڕاستی و خواردنی کەش مەسەلەن توێن بڵێن سەوزەوات بە شێوەیەکی گشتی باشە ئەوانەیە کە مشکلەی نەخۆشی جێشخان شتیوانە گۆشت زۆر باشە چەرس ئەگەر بخورێت زۆر باشە بەس بە کاڵی مەسەلەن زۆر خوێ و
ئەو شتانی پێوە نەبێ ئەمانە بە شێوەیەکی گشتێت ئەمە خواردنانن کە بۆ ئێسک و بۆ ماسووکە و بەسەرەکانیش بەسوودە. باشە دکتۆر بە باز لەو کەسانە بکەین کە ئەو حاڵەتیان بەسەریە پچڕانی بەستەرەشانەکان جا با دەست پێ بکەین بەوەی کە چارەسەرە گونجاوەکان چین چارەسەرە نوێەکان چین بۆ کەسانی کە تووشی طبعا پێش ئەوەی باس چارەسەرکەین دەستنیشانەکە دەستنیشان مەسەڵەن کەسەکە لە کاتی لەناو یاریگای تووشی پێکانێگە بێ دوایەوە چێ بۆ لای دکتۆر دوایەوە کە دکتۆری ئێسک و ژونگە ئەبینێ حاڵەتەکەی بۆ هەڵەسەنگێنێ دوایەوە کە فەحسی بۆ ئەکات قەراری ئەوەی بۆ یاد کە با بڵین پشکنینی تیشکی ئێمارای بۆ بگرێت کە لەناو خەڵکا پێوتی ئەشعای تەنووری ئەوەی بۆ ئەگرێ بە پێش راپۆرتی ئەشعاکە توانین ئێمە قەرار بین ئەمە دەرەجەیەک یان دەرەجە دوو یان دەرەجە سێ چونکە ئەگەر چارەسەرێکە بۆ هەر دەرەجەیەک جیاوازە بۆ دەرەجە 1 و 2 ئەتوانین کەسەکە بە چارەسەری پزیشکی بەڕاهێنانەوەی پزیشکی بێنینەوە شوێنی خۆی بەڵام بەداخەوە بۆ حاڵەتی سێم کە ئەوە بچێ پێوچە کۆمپلیتی یان بە تەواوی فایبەرەکانی بچراوە ئەوە بێنە شتەرگەری بکە حەزەکەم شتێکی کێش باسکەم زۆر کەساڵێ دکتۆر من ئەگەر وام لێ هاتەوە لەناو سەحاکە چی بکەم لەناو یاریگاکە وام لێ هاتەوە چی بکەم وەکو وتمان یەکەم شت پرۆتێکشنە جونگەکە بپارێزێت و ئەو سەپۆرتە بەکاربێنێت دوو ئەگەر وای لێ هات چی بکات باشترە یەکسەر لەو کاتە سەهۆڵ بخاتە سەر ئەژنۆکەی بۆ ماوەی چەند ئیتر تا ئەگاتە نەخۆشخانە تا ئاگاتە شوێنێک ئەگەر نەشت دوانی لە ماوەی 24 ساعتە بگاتە نەخۆشخانە ئەتوانێت بۆ ماوەی 24 ساعتی یەکەم 24 ساعتی یەکەم سەهۆڵ بەکاربێنێت چونکە سەهۆڵ هەم ئاوساواکەی کەمەکاتەوە هەم ئەتوانین بڵێن وەکو ئازار شکێن هەم ئەنتی ئینفلامەتەریشە یعنی با بڵێن هەوکردنەکە کەم ئەکاتەوە دوایەوە باشترە ئەو شوێنەی بە باندج بۆ ببەسرێ دوای ئەوەی کە ئەمە پێشەوەی بگاتە خەستەخانە ئەو قاچی بە بەرزی بهێڵێتەوە و ئەگەر هەبوو لەو ناوایە مەسەلەن قاڵبەیەک یان ئەگەر من هەموو جارە بە نەخۆشەکان دەڵم ئەگەر هەر نەبوو ئەژنۆکەت منوشتێنەوە دوو پارچە تەختە لەم لاو لەلای ئەژنۆ دابنێ و بە باندجەکە بیبەستە بوو ئەوەی ئەژنۆکەت لە ڕێستا بێت هەو زیاتر نەبێت زیاتر ئاساوی توش نەبێت طبعا دو ئەوەی کە ئەمانە کراوە چۆن نەخۆشخانە و دکتۆر بینی ئەو کاتەوە وتمان بە پێی جۆری پێکانەکە چارەسەری بۆ کرێت چارەسەرەکە بەڕاستی لە حاڵەتی یەکەم و دووەمە ئەتوانین با بڵین بە چارەسەری پزیشکی و بە ئەوەی کە لەناو خەڵکا پێوتێ عیلاج تەبیعی بۆ چارەسەر بکرێت و بەکارهێنانی دەرمانی ئازارشکێن دەرمانی جژە هەوکردن حەزەکەم دکتۆرێک پێ بڵام یعنی هەنێ جار ئێمە نەخۆش تووشی مشکلە ئەبین نەخۆش تووشی پێکانی بەستەرەشانەکان بووە بەستەرەشانەکان تووشی هەوکردنە بێ ئێمە این عیلاجی هەوکردنی بەستەرەشانی بۆ بەکارێنین نەک عیلاجی هەوکردنی قوڵ یعنی ئەنتیبایۆتیکی نهێنێ جاکە نەخۆشەکە ئەچێتەوە بۆ دەرەوە خزمێکی ئەبینێ لە لاکۆڵانێکی کێشەکە بینێ ئەڵێ کو دکتۆر عیلاجی ئیلتیاباتی ناویتە تێ عیلاجی ئیلتیهاباتی ئەوەی کە پێوتی ئەنتیبایۆتیک لەگەڵ ئەنتیبایۆتیک یعنی بەڵێن لەگەڵ دژە هەوکردنی جونگە و ئێسکا فەرقی هەیە بەڕاستی و جا نەخۆشە لە جا باشە دکتۆر من بۆچی ئەو دەرمانە بەکاربێنم ئەگەر کەسەکە لە دوای پێکانەکەەوە دەرمانی دژە هەوکردن بەکار نهێنێ ئەو بەستەرە بەردەوام ئەبێ لە هەوکردن کاتێک کە بەردەوام بوو لە هەوکردنەکە بەستەرەکە وردەوەردە و شتێک چۆنشی ئەبێتەوە وردەوەردە بەرەو پوکانە و شیبوونەوە ئەچێت و جارێکی کە ئەو قوت و توانایی نامێنێتەوە بەڕاستی دکتۆر باسی و حاڵەتت کرد ئێستا حاڵەتێک هەیە لە ناو خەڵکە لەبەر ئەوەی ئەم حاڵەتە زۆر باوە کاتێک یەکێک گوای لێە ئیتر هەرێکە و هەڵەسێ ئامۆژگاریەکێکە یەکێکەڵێ بە عیلاج تەبیعی چاکەوی یەکێکەڵێ نەشتەرگەری ئیتر هەرێکە و شتێکەڵێ تا چەند گرنگە ئەو کەسێک وای لێ زوو بچێ بەلای پزیشکی پسپەر بۆی ئەو دیاری کاکە چێتی و چینیە و چارەسەرەکانیش بەپێی ئەو حاڵەتە وەکوتم لە 24 ساعتی یەکەمە ئەو شتانەی کە پێشتر باسمان کرد سەهۆڵ و قاچ بەرزکردنەوەانە ئەوە بکات دوای ئەوە بەڕاستی لە زووترین کاتە پێویستە سەردانی پزیشکی پسپۆری ئێسک و ژونگەکە دوای ئەوەی کە دکتۆرەکە هەڵی ئەسەنگێنە دکتۆرەکە قەراری بۆ ئایا ئەمە بە چارەسەرکردن چاکە بێ بە دەرمان چاکە بێ بە عیلاج تەبیعی چارەسەرە بێ یاخود بە نەشتەرگەری بەڕاستی نەشتەرگەری وەکو وتمان لە حاڵەتی سێمە زەبورە شەرت نییە زۆربەی زۆری حاڵەتەکانی ئێمە کەیت پێویستی بە نەشتەرگەری نییە جا لێرەوە تکیان لێ ئەەکەم هەچ کەسێک ئەو حاڵەتە بوو شەرت نییە بە نەشتەرگەری چارەسەرکردن چونکە ئێستا ئێمە دەرمانی زۆر باشمان بۆ هاتووە هەنێ جار بە بەکارهێنانی دەرزی هەرچەنە بەڕاستی چەند حاڵەتێک چەند راپۆرتێک کراوە بەوەی کە بەکارهێنانی دەرزی پلازما یارمەتی دەر ئەبێت لە سوو چاکبوونەوەی بەستەرەکان ئێمە من خۆم بۆ چەند نەخۆشێکم بەکارهێناوە بەڕاستی و ڕێژێکی بەرچاویشیان ئیسفادەیان لێ کرد و سوودیان لێبینیوە لە بەکارهێنانی دەرزی پلازما چونکە دەرزی پلازماکە خوێنی خۆت ئەگری مادێکی تیا پێوتێت گرۆث فاکتۆرز ئەم گرۆث فاکتۆرە یارمەتی زوو چاکبوونەوەی بەستەرەشانەکانەیە یعنی تۆ لە باتی ئەوەی
ئەژنۆ لە قاڵبا بێت و بە 3 مانگ چابێتەوە لەوە چێ بەهۆی بەکارهێنانی دەرمانی پلازما کە هیچ مادێکی کیمیاویتیان نیە و لە ڕێگەی خوێنەکەی خۆتە وەرەگیرێ زووتر و باشتریش چاک بیتەوە عینەوە لە ماوەی چەند هەفتەیەک یان لە ماوەی مانگێکا چاک بیتەوە. باشە دکتۆر کەمێک باسی نیشتەرگەریەکە بکەین زای نیشتەرگەریەکە لێرە ئەکرێت و چەندێکی پێ ئەچێت بە ماوەی چەندێک نەخۆشەکە توانێت چابێتەوە؟ بەڵێ بەنسبەت نیشتەرگەریەکە کوتم بەس بۆ ئەو کەسانەیە کە حاڵەتی بە بڵێن سێهەمیان هەیە و نیشتەرگەریەکە چەند جۆریشیان هەیە ئەتوانی بە کرانەوە ئەو تێپی ئۆپن سێرجری یان بە ئەرترۆسکۆپی یان بە نازور یان بە جونگەبین ئەو کە پێوە خەڵک پێوتێ نازور یاخود بە هین بە جونگەکە ئەکرێتەوە ئەوەی کە ئێستا زیاتر ئەکرێ بەڕاستی خۆشبەختانە پزیشکەکانمان لە کوردستان و بەتایبەتیش لە سلێمانیا بە نازورەکە ئەکرێت و ئەتوانێت کەسەکە ئەگەر پێویستی بە نیشتەرگەری بێ نیشتەرگەریەکەی بۆ ئەکرێت و ماوەیەکی کەمە چاک ئەبێتەوە بەس لە هەموو حاڵەتەکانە دوای نیشتەرگەریەکەش بەڕاستی زۆر زەرورە کە پارێزگاری لە زوونگەکە زۆر مهمە کە پێوتێت پرۆتێکشن چکە و کەسە لەوچ حەزی لە یاری بێ ئەگەڕێتەوە ناو یاریگا ئەچێت ڕائەکە وەنیە باشەوە ئاساییە بگەڕێتەوە ناو یاری دوای ماوەیەش کە دوای ئەمەلیاتەکە جارێک کە دکتۆرەکە سەنگانی بۆ ئەکرێتەوە ئەو کاتە بەپی حاڵەتەکەی خۆی کەسێک ئەتوانێت بچێتە بۆ یاریگە و با بڵین ئەکتیڤیتیەکانی خۆی بکاتەوە. باشە تو ئامۆژگاری چێ بۆ هەموو ئەو کەسانی کە یاریزانن یاری دووگۆڵیەکەن یاخود ئیشی قورس ئەەکەن بە ئەژنۆکانیان بە ئەوی کە هەتا بێ ئەژنۆیەکی تەندروستیان هەبێت دوور بن لە پێکان. بەڵێ وڵی ئەوانەی کە ئیشەکەیان ئەوەیە کە پێویستیان بە نوشتانەوەی ئەژنۆی یان ئەوانەی کە وەکو هیوایەتێک حەزیان لە یاریە و زەختێکی زۆر ئەکرێت ئەژنۆکانن بەڕاستی جاریش کەش ئێڵێمەوە ئازاری ئەژنۆ یەکێکە لە ئازارە زۆر بڵاوەکان یعنی ئەگەر لە ڕۆژێکە لەوە چێت چەند نەخۆشێک ببینین بە ئازاری ئەژنۆیە باشترین شت ئەوەیە کە دایما ئاگەی لە ئەژنۆی بێ بۆ نمونە لە کاتی نوشتانەوە ئەژنۆیە باشترە زوو ڕێستی باتی بە ئەژنۆکە یعنی کابرا ئەڵێ دکتۆر من ئیشەکەم وەستای کاشیم وەستای نازانم ئەرزم تەختەم ناتوانم واز لە ئیشەکەم بێن و پێویستیشم بەوەی ئەژنۆ بنوشتێنەوە ئیشەکەم وە ئەخوازێ کەواتە باشترە مەسەرەن نیم ساعت ئەژنۆی نوشتانەوەتەوە 10 دقیقە ڕێستێکی پێ بە یان ئەو 10 دقیقەیەک ئەتوانێت قاڵبێکی تێ ببەستێ یان بەسەرە ئەژنۆکانی ڕابکێشێت بۆ ئەوەی ولۆدێکی کەمتر بکەوێتە سەر ئەژنۆ و ئەوانشی کە یاریزانن بەڕاستی یعنی کەسێک 10 ساڵە یاری نەکردووە ئەچێت 2 ساعت یاریەکە چانسی ئەوەی زۆرەکە تووشی پێکانی ئەژنۆی بۆ چکە جونگەکەی ئامادە نیە ماسوولکەکانی ئامادە نیە ئێسکەکەشی ئامادە نیە بۆ ئەو لۆدە زۆرەی کە ئەو کەسە ئیخاتە سەر ئەژنۆکەی جارە بەرەوە بۆ یاریزانان ئیحمالکردن و خۆ ئامادەکردن و بۆ ئەو کەسانەشی کە ئیشەکەن بەڕاستی بەکارهێنانی قاڵبی ئەژنۆ و ماوە یعنی پێوتێ شۆرت پیرێد ڕاستی یعنی برێکێکی کەم وەرگرن لە کاتی ئیشەکە مەسەن لە هەموو ساعاتێکە 10 دقیقە وەرگێ ئەژنۆی ڕابکێشێ یان قاڵبەکە ببەستێت تێگەی یان شوێنێک توە زانی پێویستی بەوەی قاچ درێژکاتی ئەحتیاتی ئەتوانێت. باشە دەستەکان خۆش بێ زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمان بووی.